لە هەرێمی کوردستان زۆری دەستگای میدیایی و فراوانبوونی سۆشیال میدیا و سەرەڵدانی میدیای سێبەر و بێناسنامە جۆرێک لە فەوزای ڕاگەیاندن هێناوەتە ئاراوە. مامۆستایەکی زانکۆ ئاماژە بۆ دەکات چاواشەکاری و هەواڵی ناڕاست وای کردووە تاکی بینەر و وەرگر متمانەی بە زانیاریەکان نەمێنێت. بەدڵنیاییەوە بۆ ئاڵنگاریەک وایە بڵاوبوونەوەی زانیاری ناڕاست بۆ میدیاکاران لەبەرەوەی چەندێک هەوڵ بدەیت چەندێک دامەزراوەکەت مەوسوق بێت پێوەرە پیشەی و ئەخلاقیەکان ڕەچاو بکات، بەڵام کە ئەبینیت کۆمەڵێک لاپەڕیتر لە پاڵتۆیان هەن کە ڕۆژانە مەشینێکن بۆ بەرهەمێنانی هەواڵی ساختە و زانیاری ناڕاست بۆیە لە لای خەڵکیش لەوانەیە مزداقیەتێک کەم بێتەوە و ناچار بیت کارەکەت قورس ببێت و ناچار بیت بە دوواداچوونەکانە زیاتر ببن هەتاوەکو بیت ئەم هەواڵ و زانیاریانی کە بڵاو کراونەتەوە لەلایەن کەسانی نابەرپرست تۆجارێکی تربی ڕاستیان بکەیتەوە و ڕوونکردنیان لەسەر بدەیت. لە چوارچێوەی وەشارکردنەوەی ڕۆژنامەنووسان هەر چوار پارێزگاکەی هەرێم سەنتەری میترۆ هەڵمەتێکی ڕاگەیاندووە بۆ بەهێزکردنی توانای ڕۆژنامەنووسان لە هەڵمەتی هۆشیاری دژی هەواڵی ناڕوون و چاواشەکار کە لە هەندێک کەناڵ و سۆشیال میدیادا ڕەنگی داوەتەوە. بڵێن ئەو چالێکی کە بۆ ڕۆژنامەنووسەکان داراوە تهدیدی کراوە بۆ سەر ڕۆژنامەنووس هەموو شارەکانی هەرێمەگرێتەوە 20 ڕۆژنامەنووسی شاری سلێمانی، 20 ڕۆژنامەنووسی شاری هەولێر، 20 ڕۆژنامەنووسی شاری دهۆک و هەماشت بۆ هەڵەبجە و شاری هەڵەبجە و گەرمیان داری گەرمیان 20 بە 20 بۆ سەر ڕۆژنامەنووس کە ئێمە تەرکیزمان کردو سەر ئەو مۆزوعە چونکە ڕۆژنامەنووسان دەورێکی باشیان هەیە و دەورێکی گەورەیان هەیە لەو مۆزوعەیە بۆ ئەوەی کە بەرزکردنی ئەو ئاسە و ئەو هۆشیاریە. بەڕاستی هەواڵی ڕاست زۆر بە زەحمەت دەسێکەوێ بەڕاستی یعنی بۆتە بە فەوزایەک هەم لە ڕاگەیاندن ئەوەی بیسرا و بینرا و هەم لە سۆسیال میدیا یعنی یەک چاواشەکاریەکە یەکێ بڕکێ و بربەرەکانیەکە یەک هجوومکردنە سەر یەکتریە. بەڕاستی زۆر هەواڵی ڕاست ئەتوانم بڵێم ناڵێ هەر نییە بەس بە ڕێژەیەکی زۆر کەم. ئەمەش ئەم فەوزاژ وای کردووە کە کاریگەری خراپی لەسەر تاکی کورد هەبێ تاکی ڕۆشنبیری هەبێ. بڕیارە هەڵمەتە هۆشیاریەکە ماوەی ساڵێک بخایەنێت و 100 ڕۆژنامەنووس تێیدا بەشدار بن. ئامانجش لە هەڵمەتەکە پیشەیی بوون و کارکردنە بۆ گەیشتن بەڕاستی ڕووداوەکان و دوورکەوتنەوە لە چاواشەکاری کە کۆی پرۆسەی میدیایی لە هەرێمی کوردستان خستووەتە ژێر پرسیارەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.